جاتو سيري أم رسمي آياتك بومانك أفحسب الذين كفروا أم حسبانا أم لافو قزاف لدانا أم خوه الخلط عندنا أم شوا شكاري نفسي خوه أمانا كخويا كافر بون أفحسب الذين كفروا أن يتخذوا عبادي من دون أولياء أميك خوي بمسيحية زاني يعني بيوايا أم عبدي منك سيدنا عيسى لجي خواي قور دايناو أما إيشي راستي كردوه أم صوفيا يا أم درويشة بيوايا أم شيخ عبد القادر جيلاني يا أم ولي زادية لجي خواي قور لجاتي خواي قور دايناو بيوايا اشتكي باشي كردوه أم شيعية أم دوانزة إمامة بريزي داناوة بيوايا أمانة هموي وظيفة كان خواي پروردگارەکەن وەکو خالق پێی شتێکی باشیان کردووە ئەمانە کە خی گەورە فەرمێ ئەن یەتەخیذوا عیبادی من دونی ئەولیا ئەمانە کە نەشێن بۆی ئەولیای خی گەورە بن لە شوێنی خی گەورە بن لە جیاتی ئەو یعنی مەبەستم شوێن جیاتیەکەیە لە جیاتی خی گەورە چۆن نەشێ و بەردوودارە دابن فەلسەفە و علم و قەومیەت دابن لە بکرێ بەخوا انجا چۆن شەم ڕئیس حیزبانە دابن بکردن بەخوا لە جێتی خۆی گەورە کە ئەوانە عیبادیشن عیبادی متەمەردن عەبدی یاخیبوون خۆی گەورە فەرمێ عیبادی یعنی چۆن ئەشێ ئەم عەبدە چاکانەی من لە جیاتی من دابنن بیکەن بەخوا بیکەن بە سەرپەرشتیاری خۆتان بە خەمخۆری خۆتان ناشێ یعنی ئەگەر نەشێ ئەم پێغەمبەرە نازدارە بە ڕێزەی وەکو سەیدنا عیسا بکرێ بە لە جیاتی خی پەروەردگار بکرێ بە سەرپەرشتیار و وەلی کە ئەو نەشێ ئەوانەی تر چۆن نەشن و بەردوودار و مەرقەدانە چۆن نەشن بۆیە فەرمێ ئەفەحەسیب الذین كفروا أن يتخذوا عبادي من دون أولياء ئەمە تەفسیری ئەم قەومە بەڕێزانەی خۆمان بوون ئیبن کەثیر و ئەوانی تر ئیمامی زەمەخشەری ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ بۆ قیامەتە ئایا ئەمانە ئەوەندە گەمژن کە کافرن پێیان وایە ئەو عەبدە چاکانە لە قیامەتە ئەبێ بە شەفاعەتکاریان ئەوانە دەرەجان لای خی گەورە بۆ بەرزەکاتەوە عەفویانەکە خی گەورە بە سەبەبی ئەمە ئەوەندە غەشی من یعنی ئەوەندە نەزانن خۆیان تەمەڕوو دەکەن و کافریشن الذین كفروا چکە فەرمێ ئەفەحەسیب الذین كفروا أن يتخذوا عبادي من دوني أولياء إنا أعتدنا جهنم للكافرين نزلا أعتدنا يعني أعددنا أو طبعا صيغيش صرفية كقول أعتدنا إنا أعتدنا إما بتأكيد جهنم من آما ذكردو بو كافركان نزولا بتوسو بيان الله نزولا يعني أوي بو ميوان آما داكر توقتك بيضا لن ميواني كدي ميواني چي بريز جارێ خۆراکێکی باش ئامادەکەیت و ژنان و خەڵکانی دراوسێ و کەسانی ترە هێن اونجا مەڕە سەر بڕراوە و گۆشتە برژاو و کوڵێنراوە و ئەنواع مشکال خواردنیان بۆ دروست کردوون و شیرینی و سەوزە و میوە و حاصل سفران هەموو ئامادە کردو ئەنجا شوێنێکی گەورەیە دیوەخانێکی گەورەیە هەمووی تەرتیبیان کردووە گەر لە ماڵی خۆتان نەبێتی و ماڵێکی تری گەورەتر و نەبوو شوێنێکی بۆ گرن و قاعەیەکی گەورەوە حاصل ئەنجا شوێنی ئەمان و حەسانەوە و بێدەنگی و دەنگە دەنگی بەسەرانەیەت و ناڕەحەت نەبێ و گەرمای نەبێ و سەرمای نەبێ و والحاصل لە جەوێکی وا کامیلەن کە حوڕەتی خۆی ئەمە هەمووی پێوترە نزول اینجا خی گەورە فەرمێ ئینا ئەعتەدنا للكافرین جەهەنەم نزولا خی پەروەردگارە فەرمێ ئینا ئەعتەدنا جەهەنەم للكافرین نزولا ئێمە دۆزەخمان ئامادە کردووە وەکو میواندارەتی بۆ کافران چکە دوایش باسی مسلمانەکانە کاتەوە فەرمێ بەهەشتمان بۆ ئامادە کردوون دێمە سەری